باشە من ئەمەوێ خۆشەویست بم لای خەڵک بەڵام بەچی خۆشەویست ئەبم بەچی خۆشەویست ئەبم بێ بزانە من بەچی خۆشەویستە بم لای خەڵک بیرم کەوتەوە بەوە خۆشەویستە بم لای خەڵک کە ڕەوشتم جوان بێت بەوە خۆشەویستە بم لای خەڵک کە کاری چاکە ئەنجام بدەم و کۆمەڵگا لە دەستی من سوودمەند بن بەوە خۆشەویست ئەبم لای خەڵک کە ڕێز لە خەڵک بگرم بەوە خۆشەویستە بم کە لێبوردە بم بەوە خۆشەویستە بم کە ڕێز لە دایک و باوکم بگرم بەچی تر خۆشەویست ئەبم بەچی تر خۆشەویست ئەبم بیرم کەوتەوە بەوە خۆشەویست ئەبم نەرمونیان بم لەگە خەڵکە هەڵنەچم بۆ خۆشەویست ئەبم خەڵکی لە دەم و دەستم پارێزراو بێت بۆ خۆشەویست ئەبم خەڵک دڵخۆشکەم ئەگەرچی بە زەردەخەنەیەکیش بێت بەدەم خەڵکەوە پێ بکەنم بۆ خۆشەویست ئەبم کە خێر بکەم بۆ خۆشەویست ئەبم کە شوێن ڕەوشتەکانی پێغەمبەر کەوم درودی خوای لێبێت بەچی تر خۆشەویست ئەبم بۆ خۆشەویست ئەبم کە دەستی هەژارێ بگرم لە برسێتی ڕزگاری کەم بۆ خۆشەویست ئەبم نابینایەک لەسەر شەقامێک بوو دەستی بگرم بیپەڕێنمەوە بوو ئەوەی سارێک لێنەدا بۆ خۆشەویست ئەبم دەست بێنم بەسەر منداڵێکی هەتیوە ئەگەر بووم پارەی بەمێ ئەگەر نەشم بوو دەستێک بێنم بەسەر ئەم منداڵەدا و دڵی خۆشکەم بە هەموو ئەمانە خۆشەویستە بم لای خەڵک بەڵام لە بەرامبەر ئەمەشدا تۆ بڵێ بەچی لە بەرچاو خەڵکە ناشرین بم خەڵک بەچی ڕقی لەم نەبێ بەچی ڕقی لەم نەبێت بیرم کەوتەوە خەڵک بەوە لە بەرچاویان ناشرین ئەبم بەوە ڕقی لە من ئەبێت هەموو ئەو شتە جوانانەی کە لە پێشەکیە باسم کرد بەچی خۆشەویست ئەبم پێچەوانەکەی ئەوە جێبەجێکەم بەمە لە بەرچاو خەڵکە ناشرین ئەبم و خەڵک ڕقی لێمە بێتەوە دەی خوایە گیان یارمەتیم بە بۆ ئەوەی لە بەرچاو خەڵکە خۆشەویست بم بۆی خەڵک منی خۆش بیە و بۆ ئەوەی ڕقی لێم نەبێت مرۆڤ بەچی خۆشەویست ئەبێ لای خەڵکی مرۆڤ وەڵا بە سەر و زمان و بەکردەوەی تەبان کردەوەی جوان بە بەرامبەر خەڵکی سەر و زمانی خۆش بێ گفتیشەوە جوانانە چین چەند نونوەیەکمان پێ بڵێ یارمەتیانی خەڵکی لێتەرەی شەر نیە یارمەتیان هەر بە پارە بێ لەوانەیە یارمەتیان بێ بە جەسەدی بێ یەکێک پێویستی بە خوێنێ لە خەستەخانە لە خۆمان ڕابینم بچم بەگەڵ توانەمە بێ بچم یارمەتی بەم خوێنەکەم بگونجێ بۆی ئەی بەچی لە بەرچاو خەڵکە خەڵک ناشرینە بێ وەڵا بەتەمەن بەکردەوەی ناشری ناشرین لای تۆ چی بچین بە نەمونە ئەوەی کە بزانم بەرادەرەکەم بەچی پێ ئیزعاجە بن و کردەوەی بنوێنم بەرامبەری سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەڕۆپا شەناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزانم ڕۆ لەگەڵ هاوکاری کامێرەمانم کۆسار پەیوەند پەیامێکی دیگەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست لە شاری سلێمانی دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی ڕەزامەندی خۆی گەڕۆپا شان سوودی ئێوەی بەڕێز بێت بەڕێزان ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکیدا لە لای خەڵکیدا خۆشەویست و ڕێزدارە بێت ئەی بە چ شتێک لە بەرچاو خەڵکە ناشرین ئەبێت و خەڵک لە بەرچاوی دەکەوێت ئەم پرسیارە لەگەڵ هاوڵاتیانە تاوتوێ دەکەین با بزانین ڕابۆچوونی هاوڵاتیان سەبارەتمە بەبەتە چییە فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین وەڵا بە ڕەوشتی جوان و بە تەسەڕفی خۆی چۆن بتوانێت لەگەڵ لەو کەسە جوان مەسەلەن چی ڕەوشتی جوان زۆر شت هەیە مەسەلەن تۆ چەند ڕەوشتێکی جوانم پێ شێوەی قسەکردن شێوەی هەڵسوکۆتکردن لەگەڵ ئەو کەسەی بەرامبەرت چۆن بتوانانی هەڵسوکۆتی لەگەڵ بکەیت ئەی مرۆڤ بەچی ناشرینە بەلای خەڵک بە شێوازە ناشرینەکان هەڵسوکۆتی ناشرین چی ناشرینە وەڵاهی زۆرجار قسەکردن ناشرینە ئەگەر قسەی ناخۆڵ قسەی ڕق زۆر ناشرینە ناخۆش قسەی نەرمونیانیش خۆشەویستە بێت طبعا وایە وڵا حتمما بە وتەی شیرین خۆجوانکردن بە سیفاتی بەرز بە هەنێ بە وتەی شیرین و قسەی جوان شیرینە بێ ئەگەر نا بە پێچەوانەوە ناشرینە بێ مرۆڤ بەچی خۆشەویستە بێ
بە ڕەوشت و هەڵسوکەوتی خۆی خۆشەویستەکە. مەسەلەن ئەو ڕەوشتە جوانانە چین کە سەرنجی تۆ ڕائکێشەی کەسە لای تۆ خۆشەویستە بێ بە منی بڵێ ئێستا چەند نمونەیەکم پێ بڵێ. ئەگەر کاتێک نابینایەک ببینی هاوکاریکەی کەمەندامێک ببینی هاوکاریکەی تێگەی ئەوەی کە دینی ئیسلامەکە کە چی پێوتی پێویست بۆ ناکە. دینی ئیسلامەکە هەمومانی فێر کردووە کە چۆن هەڵسوکەوتی پێکەی بەڵام ئەگەر خۆمان غەشیم نەکەن لە دینەکە لە خوڕەوشتی دینەکە دانین. ئەی بەچی ناشرین نەبین پێچەوانەی دینە ئیسلام ناشرینبوونی ئینسانە. واتە پێچەوانی دینی ئیسلام بەکاربێنی مرۆڤ ناشرین نەبێ بێت دڵنیاوە. نای تۆ کاتێککە ئەم هاوڕێت لەگەڵ تا ئێستا بە پیاسە ئاڕۆن چ کردەوەیەکی واولێکە کە زیاتر لە خۆشەویست بێ زیاتر هۆگری بیت و بۆ سوێنێ بۆ ڕۆژێکی دیکە پیاسەی لەگەڵاکەیتەوە. ڕێز پێش هەموو شتێک ڕێز یەکتری گرتن ئەو برادێکە لەگەڵ ماکە ڕێزی لێگرێ لات خۆشەویستێ بێ بەڵام کە ڕێزی لێ نەگرتی هیچی تا نامێنێ ناشرین نەبێ. ئەی تەبعا شکر باشن مرۆڤ بەچی خۆشەویست ئەبێ لای خەڵک بە ڕەوشتی جوان ڕەوشتی بە ڕەوشتی جوان چەند ڕەوشتێکی جوانم پێ بڵێت تۆ خاوەنی تەجروبەی دەست پاک بی داوێن پاک بی دەم پاک بی قسەی ناشرین بەدەمتانەیە کردەوە و ڕجل و بەرگ و دیوی دەرەوەت پاک بێ دیوی ناوەشت پاک بخواتەوە نێزانم واتە ئەوەی کە لە ناو دڵتایە لەسەر زمانیشی بێ نەک زمانە قسەیە بکە و دڵ و دەم یەکشت بێ دەستی پاک بێ داوێنێ پاک بێ هەموو شتێک پاک بێ ناو دەروونی پاک بێ دەرۆشت پاک. ئەی مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکە ناشرینە بێ تەبەن بە درۆ بەکردەوەی ناشرین بە دەست پیسی بە بێ ڕەوشتی بەم شانە ناو خەڵکان ناشین بە چڵکنی تەنانەت چڵکنی لە ناو خەڵکان ناشین. بەچی خۆشەویستە بێ لە بەرچاو خەڵکە بە خوڕەوشتی جوان خیانەت نەکردن نەشکاندنەوەی یەکتر بەشکڵێکی ئامۆشتانە ڕەوشتی جوان بەگشتی ڕەوشتی جوان بە گشتی و یارمەتیدانی یەکتر و تەعاون لە بین یەکترەوە. ئەی بەچی ناشرینە بێ بە عەکسی ئەوە پێچەوانەکەی ڕێز دێت. مرۆڤ بەچی خۆشەویستە لە بەرچاو خەڵکە بەچی تاوان بە ڕەوشت بە ئەدەب ڕەوشت جوانی کۆمەڵی ڕەوشتی جوانم پێ بڵێ کە سەرنجی تۆ ڕابکێشێت بۆی خەڵک لە بەرچاو خۆشەویست بێ. وڵا زۆرە کامیانەکە تۆ چەند نمونەیەکم پێ بڵێ. بۆ نمونە ڕێزگرتنی کەسێک کە تازەی بینی یان یەکەم جارتە بیبینی یان ڕازگرتنی کەسێک لە خۆ گەورەتر هەتا مناڵێک بەوە یانێت ئینسانەتوانێت. ئەی بەچی ناشرینە بێ وڵاجاو شتێکەیە ئەڵێ ئەگەر بتوێت توانی بە یەک دەقە خۆ ناشرینکەی بەڵام چەند ساڵێک شوێ بووی توانی خۆ خۆشەویستکە یا خۆ جوان کەشتی ناشرین زۆرە بە کەلیمەیە قسە توانی ناشرین سێڕق هەموو جۆرە قسێکی ناخۆشکەی دڵی ئینسانانی پێ ناخۆش. مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکیدا لە لای خەڵکیدا خۆشەویست و ڕێزدارە بێت. کاتێک نابینایەک ببینی هاوکاریکەی کەمەندامێک ببینی هاوکاریکەی دەست پاک بی داوێن پاک بی دەم پاک بی قسەی ناشرین بەدەمتانەیە بە خوڕەوشتی جوان خیانەت نەکردن نەشکاندنەوەی یەکتر شتێکەیە ئەڵێ ئەگەر بتوێت توانی بە یەک دەقە خۆ ناشرینکەی بەڵام چەند ساڵێک شوێ بووی توانی خۆ خۆشەویستکە یا خۆ جوان کەشت. سەبوون من ڕەوشتی بەرز بێت درۆ لەگەڵ خەڵک ناکە قۆڵی خەڵک نەبڕێ فرتوفیاڵ ناکە بە ئیمان بە دەستپاکی بە خیانەت نەکردن بە درۆ نەکردن. ئەگەر کردار جوان نەبێ مرۆڤ جوان نییە. ڕەوشتەکانی کردارەکانی تۆ جەنابێت چەند ڕەوشتێکی جوانم پێ بڵێ کە مرۆڤ لە بەرچاو تۆیە خۆشەویستکە. یەک ڕوو بێ ئەنی بەرامبەرە چۆن بێ وەکو تریش هەر ئاواهی بێ ئەوی لە خەیاڵما بێرەوەی زۆر شتی ترە هەیە. مرۆڤ دووڕوو نەبێت ئەوەی کە لە ناخەیەتی لەسەر زمانیش بێ نەک زمانی شتێ بڵێت و ناخی شتێکی کە بەڵێ زۆر شتی تر هەیە بەس ئێستا هەرەوەم لە خەیاڵ ڕازگۆییە زۆر شتی تر هەیە بەس چ شتێک وا لە مرۆڤەکە ناشرین بێ لە بەرچاو خەڵکە. ئەمش دووڕوویەکەیە پێچەوانەکەی ئەوە ئەرۆڵا هەر زۆرەوە ناشرینە. ئەی مرۆڤ بەچی ناشرینە بێ لە بەرچاو خەڵکە. خیانەت و درۆکردن وڵا بە تەسەڕوفاتی جوان مەسەلەن چەند تەسەڕوفاتێکی جوانم پێ بڵێ. سەبوون من ڕەوشتی بەرز بێت درۆ لەگەڵ خەڵک ناکە قۆڵی خەڵک نەبڕێ فرتوفیاڵ ناکە لەگەڵ خەڵکا باش بی ترژیان چییە؟ ئەی بەچی ناشرینە بێ ئیتر وەڵای ئینسان بەدەست خۆیەتی ناشرین بوو ئەتوانم ئەرێسا لەو کامێرێک تۆ خۆم ناشرین کەم بە زمانی خۆتە جوانی ناشرین
زمان گرنگە هەم بۆ جوانبوون بناشرین بوون بەتەشی هەموو سەرچاوی شتەکان زمان بۆ زمانە توانی هەموو شتێ بکەی بۆ زمانە توانی چاکە بکەی ئیشکەی قسەی باشکەی خۆ ناشرینکەی خۆ جوانکەی هەموو شتەکان لە زمانە مرۆڤ بەچی خۆشەویستە بێ لای خەڵک بە ڕاستگۆیی بە وەفایی وانە دوو هۆکارن کە وا کە مرۆڤ خۆشەویست بە لای کەس و کار و دۆست و برادەر و لای خەڵک بەعام مەگشتین چیتر زۆر شەدیتر ئەوانە خاڵە سەرەکیەکان ئەی مرۆڤ بەچی ناشرینە بێ لای خەڵک درۆیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بێوەفایی خیانەتکردن لە ئەمانە هۆکارن چ شتێک زۆر سەرنج ڕائکێشێت کە کەسێک لا خۆشەویست بێ کەسێکی لا ناشرین بێت وەڵاهی گرنگتیشت ڕاستگۆییە پابەندبوون بە موعید ئەمانە گرنگن بەلای منەوە هەندێک شتەیە مرۆڤی پێ جوانە بێ ئەزانیت ئەو شتانە جین کە مرۆڤ پێ جوانە بێت ڕۆشتی جوان قسەی جوان ئەخلاقی جوان ئەی بەچی ناشرینە بین بە قسەی ناشرین ناشرین با دڵپاکی ئارەوەڵا بەچی تر وڵی ڕازگۆ بی دڵپاک بی ئینسانێکی باش بیت دەستبڕ نەبیت بەم شتانەبی بە پیاوێکی باش ئەی پێچەوانەکەی مرۆڤ بەچی ناشرینە بە لای خەڵک ئەمڕۆ بەوە ناشێت سیقەی نەبێت دەستبڕ بێت داوێن پیس بێت بەم شتانە بێت بەکردەوە جوانەکانی مەسەلەن کۆمەڵی کردەوەی جوانم پێ بڵێ کە تۆ لە بەرچاو تا خەڵک خۆشەویست بێت وەڵی زۆرە بۆ نمونە خۆشەویستی وڵات دایک ئەنواع شتێکەشەیە مرۆڤ بەچی ناشرینە بێت ئاشتی مرۆڤ بەدەست خۆیەتی ناشرینکردن و خۆش جوانکردن ئەسا من نەتوانم بە ئاسانترین شێوە لای خۆم لای تۆ خۆم ناشرین بەدەست خۆمە تۆ شەتوانی بامان شێوە هەموو کەسێکی شەتوانێ خۆی جوان کرد بەڵام بەدەست خۆیەتی ئەگەر بوێ نێوێ ئێمە هیوادارین ڕازگۆیی ببێتە بەرنامەی ژیانی هەموو کەسێک بە مرۆڤەکان دوور بن لە درۆکردن لەگەڵ یەکتریدا دوور بن لە خیانەتکردن لەگەڵ یەکتریدا دوور بن لە دووفاقی لە کردەوەکانیاندا لەگەڵ یەکتریدا بۆ ئەوەی لە لای خەڵک خۆشەویست بن چونکە ئەمان جێمە لە خستنە ڕووی ئەم بابەتە ئەمانوێ خەڵک لەناو کۆمەلگادا خۆشەویست بێت بە پێچەوانەوە نامانەوێت خەڵک لە لای خەڵک ڕقی لە یەکتری بێت یاخۆ لە بەرچاو خەڵکە ناشرین بێت و ناوی بە کەسێکی خراپ لە نێو کۆمەلگادا بڵاوێتەوە ئێمە زیاتر بەردەوام دەبین و لە هەوڵاتیان دەپرسین با بزانین چ شتێک وا لە خەڵکەکە خۆشەویست بێت و چ شتێک وا لە خەڵکەکات ناشرین بێت لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون مرۆڤ بەچی خۆشەویستە بە لای خەڵک بەڕازگۆیی بەڕازگۆیی بە پیاوەتی بە یارمەتیدان بە هاوکاری خەڵکی ئەمانە خۆشەویستە بە لای خەڵکی ئەی بەچی ناشرین ئەبێ لە بەرچاو خەڵکە خۆی ناشرینەکە کردەوەکانی خۆی ناشرینەکە ئەو کردەوەانەی کە پێی هەڵەسێ کە خەڵکی خۆش ناوێ کە دژی خاک و ئاو نیشتمانی خۆیەتی بەوە لای خەڵکی ناشرینە بەحیبەتی یەکی بوێ ڕێزی بێ لای یەک تمانای خۆشەویستە بێتانە لە یەک نەدا ڕێز بۆ یەکدا بنێ ئەیتر بەوە زۆر خۆشەویست دەبێ و مەحیبەتی هەبێ و مەزبوط دەبێ و هەرەوەڵا ڕەوشتی جوان دامانەکەوانت یا ڕەوشتە جوانە ئەگەرەوەتیانە بوو ڕەوشتە ناشرینە وایە ئەی بەچی خەڵک لە بەرچاو خەڵکی ترا ناشرینە بێ بە قسەی ناشرین بە ڕەوشتی ناشرین ئەوانە ناشرینە بێ بەتانە لێدان دەتانە لەو ڕەفیقەکەی بدایان لەوە بەدا ئەوە لێوە ڕوان ناشرینە بێ بۆ وایە جەنابێت ئێستا من لە لای تۆ بەچی خۆشەویستە من حەز لە چ کردەوەیە کە بەرامبەرێ بکرێت بەڕووی خۆش بەکردەوەی جوان کە بە ڕێکوپێکی مەرحەبایی دەکا بە ڕێکوپێکی ڕێز لێگرێ من ڕێز دەتۆ بگرێت ئەبۆ خۆشەویست دەبێت مرۆڤ بەچی خۆشەویستە بێ لای خەڵک وڵا بە چاکە و پیاوەتی و ئەبە شتانە ئارەوە چیتر چاکە و پیاوەتی ڕازگۆیی درۆ لەگەڵ خەڵک نەکەی ڕازبی دەستی خەڵک نەبڕی وایە چیتر ئەی مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکە ناشرینە بێت بەکردەوەی ناشرین بە درۆ بە دەست بڕین بە فێڵ و تەڵەکە بازی تۆ ئەگەر کەسێک سەرنجی تۆ ڕابکێشە لای تۆ خۆشەویست بێت چ شتێک زۆر بەلا تۆ گرنگە لەو کەسا بوونی هەبێت بەس ئەخلاقی تیا بوو درۆ نەکە هیچ خراپەی تیا نابێت مرۆڤ چی خۆشەویست بەڕێز بە احترام چیتر بە ئیمان چیتر هەموو شتێ نازانم شتانێکە ڕۆشتی جوان بە ڕەوشتی جوان بەڵێ بە ئیمان
بە دەستپاکی بە خیانەت نەکردن بە درۆ نەکردن بەو شتانە جوانە بێت. تۆ ئەگەر کەسێ لەلاو زۆر خۆشەویست بێت چ شتێک زۆر گرنگە بەلاتەوە لە هەمووی مهمتر کە لە کەسێکە هەبێ لای تۆ خۆشەویست بێت چی ئەو شتە؟ ئەو کەسە کە تایە بەرامبەر من درۆ نەکردنە ڕاستگۆیی. ئەی مرۆڤ بە چی ناشرینە بێ؟ بە درۆکردن بە خیانەت بە دزی بۆ شتانە زۆر زۆر ناشرینە بێ. مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکیدا لە لای خەڵکیدا خۆشەویست و ڕێزدارە بێت؟ کاتێک نابینایەک ببینی هاوکاریکەی کەمەندامێک ببینی هاوکاریکەی دەست پاک بی داوێن پاک بی دەم پاک بی قسەی ناشرین بە دەمتانەوە بە خوڕەوشتی جوان خیانەت نەکردن نەشکاندنەوەی یەکتر شتێکەیە ئەڵێ ئەگەر بتوێت توانی بە یەک دەقە خۆ ناشرینکەی بەڵام چەند ساڵێک شوێ بووی توانی خۆ خۆشەویستکە یا خۆ جوان پێش سەبوون ڕەوشتی بەرز بێت درۆ لەگەڵ خەڵک ناکا خۆڵی خەڵک نەبڕێ فرتوفیاڵ ناکات بە ئیمان بە دەستپاکی بە خیانەت نەکردن بە درۆ نەکردن. ئەگەر کردار جوان نەبێ مرۆڤ جوان نییە. مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکیدا خۆشەویست و ڕێزدارە بێت؟ وەڵا بە ڕازگۆیی بەڕای من زۆر خۆشەویست دەبێت ڕازگۆبی لەگەڵ خەڵکە. چیتر؟ وەڵاهی جا شتەیە مرۆڤی پێ خۆشەویست دەبێت. وەڵاهی بە هەموو شتێکی تر بەشت دڵخۆشی دڵخۆش بێت خۆشە. من بە ڕازگۆیی زۆر دڵم پێ خۆش دەبێت. تۆ ڕازگۆیی لای تۆ پێوەرە بۆی خەڵک خۆشەویست بێت؟ خۆشەویست بێت. ئەی بە چ شتێک مرۆڤ لە بەرچاو خەڵکە ناشرینە بێت؟ پێچەوانەکەی؟ پێچوانەکەی کە درۆ لەگەڵا بکە. من درۆم زۆر پێ ناخۆشە درۆم لەگەڵا بکەیت. ئەمڕۆ کە موعیدێکی دەمە بڵم ئەوە نابێت زۆرم پێ ناخۆشە. بەڵام کە ڕازگۆیی بێ زۆر خۆشە. زۆر سپاس دەستان خۆش بێ مەمنون. مرۆڤ هەتا عاقڵ بێ و درۆ نەکا و ساغ بێت لەگەڵ خەڵک و خەڵکی خۆش بوێ و سەرەدی خەڵکی نەبێ لەکن خەڵک بە ڕەغبەتە. مرۆڤیش دوور لەریتەوە ئەگەر درۆی کرد و ئیشی خراپی کرد ئەگەر شێریش بێ لەکن خەڵک سووکە هەموو دنیاشیە بێ سووکە. مرۆڤ بەس بە کردداری جوان مرۆڤە. ئەگەر کرددار جوان نەبێ مرۆڤ جوان نییە. خوا منی دروست کردووە. من دەبێ لە پڵنجی لە شێری لە ماری لەوەی بترسێم. ئەگە من لە تۆ ترسام چۆن دەبێ؟ نابێ. کە مرۆڤ لە مرۆڤی ترسا ئەوەی کە لی دەترسی ئەوە مرۆڤ نییە ئەوە دڕندەیە. ڕەوشتی جوان سەروی هەموو شتێکە. ئەخلاق و ڕەوشتی جوان و ڕاستگۆیی سەروی هەموو شتێکە. خیانەت لە ڕەفیق و قەومی خۆت نەکەی. خیانەت لەو میلەتەی خۆت نەکەی. وەڵا بەڕاستی و بە ینی چۆن پێت بڵێم ینی ڕێزار بێ سیقەی هەبێت ینی بێ ڕازگۆ بێ بڵێ درۆ نەکا لەگە خەڵکە و ڕازگۆیی لای تۆ پێوەرە بۆ ئەوەی کە خەڵکێکە خۆش بێت. بەڵێ بەڵێ بەدەل لە ڕازگۆی چیتر بەلای تۆ جوان و گرنگ ئەخلاق و ئەدەبی جوان بێ ڕازگۆ بێ لەگە خەڵکایترەوە نیشانەیەوە کە ئینسانێکی باشە بەڕێوی من. ئەی باشە ئەگەر پێچوانەکەی لێ بپرسم ئەی مرۆڤ بە چی ناشرینە بێ لە بەرچاو خەڵکە؟ بە درۆ بە درۆکردن و بە قسەی خراپ بە ینی هەڵخەڵەتدانی خەڵک و فێڵکردن و بەڵێ لە خوان نەترسێ و حەڵاڵ و حەرام نەزانێ و ناشرینە بێ بەڕای من. مرۆڤ بە چی خۆشەویستە بێ لە لای خەڵک؟ وەڵام مرۆڤ بە کردار و ڕەوشتەکانی خۆی. مرۆڤ بۆ نمونە ئەگەر باش بە لەناو کۆمەڵگا مجتەمەعیەمەیە ئەو کارانەی کە ئەتوانێت خۆی خۆشەویست دەرخاوەتوانێت خۆی پێ بنیاد لەناو کۆمەڵگایە. کردەوەی جوان بە تەئکید کردەوەی جوان کە پێشوا ئێمە دینی محەممەد کاتووە باسی کردار و ڕەوشتی جوانەکات. ئینسانێک بە ئەخلاق و ڕەوشتی خۆی دەرەکەوێت بەڕێزەکەم. ئەی مرۆڤ بە چی ناشرینە بێت؟ هەر حتمما بۆ کردارانی کە نەشیاوە و ئەو کردارانی کە خۆی گەورە پێی ناخۆشە بۆوانە وەکو چۆن بڵێن ناڕازگۆیی بێ لە کردارەکانیە بۆن ئەو بەرپرسانی لە شوێنی خۆیانان وەکو کۆمەڵگای ئێمە ئەم کۆمەڵە بەرپرسەی کە لە شوێنەکانی خۆیانان بەجددی کار و فەرمانەکانی خۆیان بە باشیان زام ناگەن ئابوانە ناشرینە بن لە بەرچاوی خەڵک و کۆمەڵگاشە. وەک ئەخلاقی جوان بە ڕەوشتی جوان بە کردداری جوان بە چی ناشرینە بێت؟ هەر بە ڕەوشتی ناشرین و ئەخلاقی ناشرین. بەڵێ تۆ چ شتێک بەلا تۆ زۆر گرنگە مرۆڤ تیایدا بوونی هەبێت تا لە تۆ خۆشەویست بێت؟ خۆشەویستی بەرامبەر هاوڵاتیان و بەرامبەر هەموو کەس ئەخلاقی جوان بێ ڕەوشتی جوان بێ. وەڵا بەکردەوەی چاک تەسەڕوفاتی باش بەو شتان. چ شتێک بەلای تۆ زۆر گرنگە لە مرۆڤ بوونی هەبێت تا لە لای تۆ خۆشەویست بێت؟ وەڵا ڕازگۆی لە هەموو شتێک چاکترە. ڕازگۆی؟ بەڵێ.
ڕازگۆیی لە زۆر کەسم پرسیوە کە ئەڵەم مرۆڤەتی ڕەوشی جوان نەبێت لای تۆ زۆر کەس لە ڕازگۆیی ئەوە گرنگە ئەی چۆن سەنگی مەحەکە بۆ هەموو شتێک ڕاستگوۆی ئەگەر لێت بپرسم مرۆڤەتی ناشری نەبێ لای تۆ بەچی مرۆڤ ناشری نەبێت وەڵاهی لە لای من وڵاتی خۆی خۆش نەوێت زۆر ناشرینە لە لای وڵاتی خۆش نەوێت بەڵێ چیتر وڵای ئەوە زۆر گرنگە لە لای من سەرچاوم مرۆڤ بەچی خۆشەویستە بە لای خەڵک بەچی خۆشەویست لای خەڵک لای بە ڕەوشتەکانی بە ڕەوشتی و بە شێوازی معاملەی لەگەڵ خەڵکە چ ڕەوشتێک مەسەلە لای تۆ چ ڕەوشتێک زۆر گرنگە وڵایەتە درۆ نەکردن ڕازگۆ بێگە خەڵکە یاخود یعنی بڵێم چی ڕازگۆ بێگە خەڵکە شتەکانی کە هەیەی بەڕاشکایی بە خەڵکی بڵێ و دوڕوو نەبێت یعنی دوڕوو نەبێت بە چایەکی کاشتێکە لە چایەکی شتێکەکە قسەی بۆ یەکە بێنێ قسەی بۆ یەکە بەرێ ئەی بەچی مرۆڤ ناشری نەبێت بەرچاو خەڵک بەچی مرۆڤ ناشری نەبێت بڵێم چی مرۆڤ خۆی هەزۆ زۆر شتێ بڵێ ناشرین بێ وەکو درۆکونەکەم باس کرد باس شتێکەش زۆر زۆرە باسی کرد هەم بێکزار بەها باس ناکرێت چەند نمونەیەکم پێ بڵێ وەکو بڵێم چی بۆ نەیەکی خیانەتێک خیانەت لە ڕەفیقێکی کە یەکی ئەمانەت نەپارێزێ یەکێک بڵێم یعنی یەکێ سیقەی پێ بکات سیقەکەی خۆی لە یەکێ بشکێنێ بە ڕەوشت و ئەتواری چۆن ڕەوشت چۆن بەماشی کەرەوە چ شتێکی جوان هەڵس و کەوتی لەگەڵ خەڵکیە زمانی شیرین بێ چاکەکردن هیچ شتێککە لەوە قورستر نییە زۆر ئاسانە چاکەکردن و خزمەتکردنی خەڵک خۆشەویستە گەلای خەڵک بەتەکیید ئەی بەچی ناشری نەبێت بەتەکیید ڕەوشتی ناشرین زمانی ناشرین خراپەکردن ئەوانە ناشرینێکە زۆر زۆر ئاسانە یعنی فەلسەفەیەکی زۆر بەسیتە بەلای تۆ چ شتێک زۆر گرنگە لە مرۆڤ بوونی هەبێت کە زۆر زۆر هۆکارێ بۆ ئەوی کە خۆشەویستی لەناو خەڵکا دروست کات ڕازگۆیی ڕازگۆیی بەڵێ ڕازگۆبی لەگەڵ خەڵکا و ئانی ئامانەت پاراسترا بیت پاراستنی ئەمانەت و ڕازگۆی لای تۆ گرنگە بەڵێ گرنگە وعد ڕاستی چیتر وڵای جایتر چیتر لەوە زیاتر هەر شتێک پەیوەندی بۆ مەسەلەوە بێت باش ئەی بەچی خەڵک لای تۆ ناشرین ئەبێت وڵای بۆ نمونە ئینسان ئێستا وعدێکەیات وعدەکە نەباتە سەر وعد نیوەی دینی و ئیمانە هەچ کەسێ وعدی دا لە کاتی خۆیان وعدەکە بارێتە سەر نەک وعدێ بات و بۆ نمونە تەلەفۆنی شتێکی بۆ بێت لەو کاتەیە بڵێ وەڵام من مەشغوڵمیان لەو کاتەیە شتەکە جێبەجێ نەبێت مرۆڤ بەچی لە بەرچاو خەڵکیدا لە لای خەڵکیدا خۆشەویست و ڕێزدارە بێت کاتێک نابینایەک ببینی هاوکاریکەی کەمەندامێک ببینی هاوکاریکەی دەست پاکبی داوێن پاکبی دەم پاکبی قسەی ناشرین بە دەمتانەیە بە خوڕەوشتی جوان خیانەت نەکردن نەشکاندنەوەی یەکتر شتێکەیە لە ئەگەر بتوێت توانی بە یەک دقە خۆ ناشرینکەی بەڵام چەند ساڵێک شوێ بووی توانی خۆ خۆشەویستکە یا خۆ جوان کەشت سەبوون ڕەوشتی بەرز بێت درۆ لەگەڵ خەڵک ناکا خۆڵی خەڵک نەبڕێ فرتوفیاڵ ناکا بە ئیمان بە دەستپاکی بە خیانەت نەکردن بە درۆ نەکردن ئەگەر کردار جوان نەبێ مرۆڤ جوان نییە بە بڕای بەڕێزت خەڵک بەچی خۆشەویستە بێ لە لای خەڵک بە بڕۆی من خەڵک بە ڕاستگۆیی بە دەستپاکی بە وعدە خلاف نەبێت لەگەڵ خەڵکە وعد و بەڵێنەکە ئیدا بە تەواوەتی لە کات و ساتی خۆیان ئەو وعدە بباتە سەر بەوە خۆشەویست دەبێت لە لای خەڵک چیتر وەڵی دیتر چیتر هەر ئەوەندە کە یارمەتی خەڵک بێ لە ناو خەڵکا خۆشەویست بی چوزانم لەگەڵ دراوسەکان تا باش بیت یارمەتیان بدەیت بەڕاستی ئینسان بەوە جوانە بێ خوا نەخواسە ئەگەر هەر هەڵەیەکیش لێ دەرکەوێت هەر درۆیەک لێ دەرکەوێت ئەو سا خەڵکی دوورە پەرێزە بێت ڕەوشتی جوان گرنگە گرنگە بەتاکید زۆر زۆر گرنگە مرۆڤ بەچی ناشری نەبێت لە لای خەڵک هەر بەوەی کەوتم لەگەڵ ڕێزما بۆ درۆکردن لەگەڵ خەڵک وعدە خلافی لەگەڵ خەڵک لەگەڵ دراوسیا خراپ بیت بە هەچۆن یارمەتی خەڵک بی جوانە بیت و بە پێچەوانێشەوە لە لای خەڵک ناشرین نەبیت و دوورەکەویتەوە لەو خەڵک لێ دوورەکەوێتەوە هەتا تەعاملی باش بێ لەگەڵ خەڵکا و لەگەڵ هاوڵاتیان بەعام خۆشەویست دەبێت ڕەوشتی جوان بڵێ ئەی بەچی ناشری نەبێت حتمما عکسەکەی ئەتواری ناشرین کردەوەی ناشرین هەروە بێتەوە گفتاری ناشرین لەناو مجتەماع پێی ناشرین نەبێت بەچی خۆشەویستە بێ بە ڕاستگۆیی چیتر بە ڕاستگۆیی و بە زۆر شتی درش ئەی بەچی ناشری نەبێت
بە درۆ بە درۆ ناشرین دەبێت بەڵێ چیتر بە خیانەتش تۆ چ شتێک واو لێکا کە کەسێکە لە بەرچاوکە بێت کەسێک لە بەرچاوکە درۆ خیانەت چی خۆشەویستە بێت بەڕاست تۆ لە لای تۆ بە ڕاستگۆیی ئەمە قیاسە بەڵێ مرۆڤ بەچی خۆشەویست ئەبێ لە لای خەڵک وڵای بەکردەوەکانی بە تەسەڕفاتی کەسەکە شخصیاتی خۆی دەورە بینێت کە خۆشەویست خۆی خۆشەویستکەونە خۆشەویستی بۆ هەموو کەس پێویستە بەڵام ناز چین ئەو شتانەی کە زۆر وا لە مرۆڤەکە لە بەرچەو خەڵکە خۆشەویست بن ڕێزدار بن نەڵێم نمونەیەکم پێ بڵێ وڵای هەڵسوگەوتی یارمەتیدانی خەڵک دەستڕاکێشان بۆ فەقیر و ژاران یارمەتی پیر و پەکەوتەکان یعنی نەگەر خۆت بەتەنیا یعنی بینی کەسێک لەوێ هێنە قەیچێکەوە دەست سیاوەکاری بۆ درێژکەی وەک خۆت خۆشەویستکەیت خۆت هینکەیت ئەی بەچی مرۆڤ ناشری نەبێ وڵای کردەوەکان زۆرن جاگەر باسیەوەکەیت چەند نمونەیەک مەسەلە نمونە وڵای یارمەتی کەس نیە یعنی کێ بینێت کوێ پێی پێ بکەنیت خۆت ناشرینکە یا ئوسلوبێت جلو بەرگت یا هەڵسوکەوتی ڕۆژانە لە بازارە لەملا لەولا مرۆڤ بەچی خۆشەویست ئەبێ لە لای خەڵک ڕازگۆی و دەستپاکی و وەفایی باشی هەبێ بەرامبەر چواردەوری چیتر ڕازگۆی بۆ بزانم زۆر شتەگرێتەوە زۆر شتەگرێتوانێ ئەی بەچی ناشری نەبێ زۆر شتیشەیە پێناسەیە بێ بۆ ناشرین بوون لەوانە ئەتوانم هەر پێچەوانەی ئەوەی کە وتم درۆکردن مرۆڤ ناشری نەکات درۆکردن بەڕای من بڵێ کۆگە ڕازگۆیی هەبێ وابزان هیچ شتێکی تر لە بینی مرۆڤەکانە هیچ شتێک ڕوونادا تاکیدشم لەوەی کە خۆشەویستە بێت ناو خەڵکە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بۆ بابەتێکە خستمانە ڕۆ مرۆڤ بەچی لە لای خەڵک خۆشەویست دەبێت و بەچی ناشرین دەبێت زۆربەیان پێیان وایە مرۆڤ بە ڕەوشتەکانی خۆی لە بەرچاو خەڵکە جوانە بێ و هەر بە ڕەوشتەکانی خۆشی لە بەرچاو خەڵکە ناشرین دەبێت بەڵام ئەوی کە گرنگ بوو لەم بەرنامەیەدا ئاماژیان بۆ کرد خاڵێکی زۆر گرنگ بوو زۆربەیان بۆ خۆ جوانکردنی مرۆڤەکان و خۆشەویستبوونی مرۆڤەکان باسییان لە ڕازگۆیی دەکرد پێیان وابوو ڕازگۆیی سەنگی مەحەکە و سەرچاوەی هەموو ڕەوشتە جوانەکانە بۆ ئەوەی مرۆڤ لە لای خەڵک خۆشەویست بێت بە پێچەوانەشەوە درۆکردن گەورەترین هۆکارە بۆی مرۆڤ لە بەرچاو خەڵکیدا ناشرین بێت و لە بەرچاو خەڵکیدا خۆشەویست نەبێت بۆیە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان دەبێتە سەنگی مەحەک لەم بەرنامەیەدا ئەوان پێیان وایە کە ڕازگۆیی دەتوانێت وا لە مرۆڤەکان بکات کە لە لای خەڵک هێندە خۆشەویست بێت بەردەوام لە باسکردندا بن وان کەسیش پێیان وایە مرۆڤ بە زمانی دەتوانێت هەم بە باشە بەکاری بێنێت هەم بە خراپە بەکاری بێنێت بە کۆی گشتی هاوڵاتیان پێیان وایە جوانی و ناشرین مرۆڤەکان بەدەست خۆیانە ئەوە خۆیانن بە ڕەفتارەکانیان بە هەڵسوکەوتەکانیان بڕیارەدەن کە لای خەڵک خۆشەویست بن یاخود ناشرین بن بۆ ئێمە هیواداری مرۆڤ هەمیشەوا ڕەفتار بکات لە نێو کۆمەلگادا کە لای خەڵک خۆشەویست بێت هەمیشە لای خەڵک ڕێزدار بێت هەمیشە ڕەوشتە جوانەکانی ئەو مرۆڤە لە بیر و یادەوەری خەڵکیدا بمێنێتەوە نەک بە پێچەوانەوە مرۆڤ بە زۆر ڕەفتار بکات خەڵکی لە دەستی بێزار بێت دەستگاکانی ئاسایش و پۆلیس لە دەستی بێزار بن مەخفەرەکانی پۆلیس لە دەستی بێزار بن دایک و باوک لە دەستی بێزار بێت ئێمە هیوادارین هەمیشە هەوڵ بدەن بە منیشەوە بە ئێوەی بەڕێزیشەوە بە جۆرێک ڕەفتار بکەن کە ڕەوشتمان بەرز بێت کە ڕەفتارەکانمان ببێتە نمونەیەک بۆ ئەوەی خەڵکی لێمەوە فێری ڕەوشتی جوان بێت لە کۆتاییەم بەرنامەیەشدا هەروەندەماوەتەوە بڵێین مرۆڤ هەر ڕەفتارێک کە دەیکات هەر وتەیە کە دەیڵێت باش بێیان خراپ پێناسەی خۆیەتی بۆ چواردەورەکەی پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خۆی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت